یەک ساڵی تەواو بە سەرپەرخستنی پەرلەماندا تێپەڕ بوو. ئەو پەرلەمانەی کە لە ڕابردوودا زۆربەی سەرکردەکانی هەرێمی کوردستان وەک دەستکەوتێکی گەورەی دوای ڕاپەڕین شانازیان پێوە دەکرد. دوای تێپەڕبوونی یەک ساڵ وەک فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان دەڵێت هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ چارەسەرکردنی کێشەکانی بەردەم کاراکردنەوەی پەرلەمان بەدی ناکرێت. لە ماوەی ئەو یەک ساڵەدا 5 لایەنە سەرەکیەکە و بە تایبەتیش 2 لایەنی سەرەکی کێشەکە واتە پارتی و گۆڕان نەیانتوانیوە هیچ کۆبنەوەیەکی ئاوبەش بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان ئەنجام بدەن. گۆڕان و پارتی تا ئێستاشی لەگەڵ دابێت نەیانتوانیوە بەرامبەر بە یەکتر نەرمی بنوێنن. هەردوو لایەن لەسەر هەڵوێستەکانی بەر لە یەک ساڵی خۆیان سوورن. ڕەنگە گرنگترین پرسیار کە لەم دۆخەدا ڕوبەڕووی لایەنە سەرەکیەکانی هەرێم بکرێت ئەوەیە کە ئایا لە هیچ شوێنێکی جیهاندا نمونەیەکیان دەست دەکەوێت کە 2 لایەنی کێشەیەک بە سووربوون لەسەر ئەو هەڵوێستانەی کە بوونەتەوەی دروستبوونی کێشەکە توانی بێتیان کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن. لە سەر ڕۆژی پەخستنی پەرلەماندا سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان دەڵێت پەشیمان نین لە ڕێگریکردن لە چوونی سەرۆکی پەرلەمان بۆ هەولێر و دەشڵێت لە داهاتوودا دەردەکەوێت ئەو هەنگاوە کارێکی بەرپرسانە و گەورەی نیشتیمانی بووە. سەرۆکی فراکسیۆنی پارتی پەخستنی پەرلەمان بە پەرچەکردارێکی پارتی بەرامبەر بە گۆڕان وەسف دەکا و بەو پێی گۆڕان پلانی داڕشت بوو بۆ تێکدانی یەکریزی نیشتیمانی وەک خۆی دەڵێت. فراکسیۆنی گۆڕانیش لە ڕاگەیەنراوێکدا جگەلەوەی ڕووداوەکەی 12 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووی با کودەتا ناو بردووە دەڵێت ئەگەر پارتی باوەڕی بە پەرلەمان و کاری دامەزراوەکان نییە مانای ئەوە نییە کە بتوانێت ئەم باوەڕی خۆی بەسەر حیزبەکانی تر و خەڵکی دیکەشدا بسەپێنێت. فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان داواشی لەلایەنەکانی دیکە کردووە لەمە دووە هەوڵی جددیتر و ڕۆشنتر بدەن لە پێناو کاراکردنەوەی پەرلەمان و ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان. فراکسیۆنی یەکێتیش لە ڕاگەیەنراوێکدا وێڕایەوەی هۆشداری داوە لە درێژە کێشانی ئەم دۆخە بەو پێی خەڵک ماندوو بووە بەڵام بێهیوایی خۆشی لە چارەسەرکردنی کێشەکان دەربڕیوە و دەڵێت دوای تێپەڕبوونی ساڵێک بەسەر ئەو ڕۆژە نەگریس و تاڵەدا هیچ ئاسۆیەکی ڕوون بەدی ناکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان. فراکسیۆنی یەکێتی ئاوکات داوای لەلایەنەکان کردووە بۆ دۆزینەوەی چارەسەرێک بکەونە دانوستانی ڕاستەقینەوە. هەر لەم ساڕ ڕۆژەدا فراکسیۆنی یەکگرتووش لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بۆ داوە پەخستنی پەرلەمان هیچی کەمتر نەبووە لە ڕووداوەکانی شەڕی ناوخۆ. فراکسیۆنی یەکگرتوو جەختی لەوە کردوێتەوە کە چارەسەر لای پەرلەمانتارانە و پێشنیازیشی کردووە سەرجەم پەرلەمانتاران ڕێپێوانێک بۆ بینای پەرلەمان ئەنجام بدەن. فراکسیۆنی کۆمەڵی هاوشێوەی گۆڕان پەخستنی پەرلەمانی بە کودەتا ناو بردووە و ڕایگەاندووە دۆخەکە مەترسیدارە و ژیانی خەڵک بەرەو خراپتریش دەڕوات. بۆیە پێویستە لایەنەکان و بە تایبەتی چوار لایەنەکە زیاتر لە هەر کاتێکی دیکە یەکریز و یەکدەنگ بن لە پێناو باشترکردنی ژیانی هاوڵاتیاندا.